الله لو ڕۆژانە گوێم لە عالمێک بوو دەکرد خودبەی دەدا شتێکی خۆشی جێڕاوە وتی لە یەکێک لەو دەوڵەتە عەرەبیانە ئافرەتێک ئیتیساڵی بەو مامۆستایە کردیە پێی گوتی مامۆستا وەڵڵاهی 5 منداڵی یەتیمم هەیە وەڵڵاهی هەر هیچ شتێک لە ماری من نییە ئەگەر حەزیش دەکەی وەرە ماڵی ئێمە تەماشا ئینسانی داعی کە بەڕێزان یعنی سبحان الله زۆر جار وێ داعیەکان خوای گەورە تاقییان دەکاتەوە دەڵێ گوتم زانم ئەو ئافرەتە ڕاستەکایان نا ئەوەلن شت چوم کردیا لۆی هیچ تۆمەی لەسەر خۆی دروست نەکا خێزانم لەگەرە خۆم برد ئەو جەعینوانم وەرگرت چوومە ماڵی ئەو ئافرەتە یعنی ئەوە ئەساسە جاری وا ئافرەتێک تەلەفۆنەکە مامۆستاکەی سەر بە دووی دەکەوی کاکە تو چێوە یا کەسێک ببە لەگەرە خۆت لۆی تومە لەسەر دروست نەبی یا خێزانت لەگەرە خۆت ببە یعنی وە ئەسلە لە ئیسلامەتیە مەو شتانە غەڵەت نەکەن لە ڕێی خێرەوە شەیتان بمان خەڵەتێنی دەڵێ خێزانم لەگەرە خۆم برد چوومە ماڵی ئەو ئافرەتە فعلا 5 منداڵی هەبوو هی هەرە گەورەیان لە 10-15 ساڵ تێنە دەپەڕی تەماشایم کردی هەر هیچ لە ماریان نییە دەری وەڵڵاهی ئەوەندە متەئەسیر بووم بە ماڵەکەی گوتم وەڵڵاهی ئەو شۆکە ناچمەوە مارێ هەتا ماری تووەچی ماڵی منی لێنێ لێرە دانیشە دەرێ سبحان الله ڕاست چوومەکن قەسابی گۆشتم کڕی چوومەکن فاکهەی فاکهەم کڕی چوومەکن جلوبەرجی جلوبەرگم کڕی دەڵێ لەکن هەر یەکەچی دەبووم دەگوت لۆها بێتاقەتە گۆ حاڵەتی وا هەیە دەگو پارەکە لە حسابی من خەساب هیچ پارەی نادەی کاکە من لۆ خێری خۆم دەگو بەخوامیش لۆ خێری خۆم دەمێ مادەم لۆ ئافرەتی یەتیمە هەر پارە هەر 1 دینار چت دەوێ ببە دەڵێ کۆمەڵە شتێکی زۆرم هینا هاتمەوە ماری ئافرەتەکەی بە درەچی خۆش گوتم جا ئەو فاکی هەو گۆشت وشتانە لەناو سەلاجەی دانی جاگوت خۆمە سەلاجەمان نییە سبحان الله کو سەلاجەتان نییە ئێ ئەو گەرمایە ئەو وەزعە دەرێ ئیتیساڵم کرد بە محەلێکی سەلاجە گوتم کاکە حاڵێکی ئەوها هەیە گوتی وەڵڵاهی ئەگەر ڕۆژی جێژنەش بە هەلۆم دەکردی و مادام لۆ منداڵەتیمە هەر ئێستا سەلاجەیەکیان لە بۆمان ناردیە دەڵێ سەلاجەکەمان دانا و ئەدەواتەکانم دانا و منداڕەکان سەبر کەیفیان خۆش دەبزانە عەمەلێک چەند ئەساسە سبحان الله دڵیان خۆش دەبوو کەیفیان پێداهات لەگە خێزانم لێ دانیشتن گوتی وتمە ماڵەکەی دە وەڵڵاهی هەتا چایەکیشمان نەدەی ناڕۆی گوتی زە من چات کوب دەمێ خۆ من غازم نییە سبحان الله دەرێ کەسر لە 2 کەسر پەیدا بوو گوت باشە ئیتیساڵم کرد دووبارە بە برادەرێک کاکە توژە و خێرەی بکە غازەکی لەگەرە خۆت بینە تەباغی لەگەرە خۆت بینە وەسائیل لەگەرە خۆت بینە هیچ چاوشتی وە دەڵێ هەموو ئەو وەسائیلانەشی لەگەرە خۆینە ئەوە هەر ئەو شەوە سبحان الله نەچوویمەوە ماری دەرێ وەڵڵاهی لەگە خێزانمە لەوێ دانیشتینە بە تەلەفۆن و بە برادەر و بە خۆم و بە هەمووی دەڵێ هەتا کووپەک چامان لە ماری ئەو ئافرەتە خواردەوە ئەو جا تەماشامان کرد ماڵەکەی مستەقیم بوو ڕێککەت دەڵێ ڕۆیشتمەوە گەویشتمەوە مارێ سەعات 2 شەوێ بوو منداڵم هەموو نووست بوون دەڵێ ئەوەندە دوعایم کرد گوتم خوایە ئەگەر تەقسیرم بێ بەرامبەر ئەو منداڵانە لەبەر خاتری ئەو منداڵە یەتیمانە بووە ئەو شەوە کە هاتیمەوە منداڵم هەمووی نووستیە نەمتانی هیچ قسەیەکی شتێک لەگەڵەوانە بکەم دەرێ وەڵڵاهی بەس ئەوەندەم زەحمەت بوو تا چاوم لەسەر یەک دانا یەکسەر بردمیان لۆ جێگایەشی زۆر خۆش لەناو بەهەشتێ هەر زۆر خۆش بوو یعنی شتی وا خۆش و جوانم قەت نەدیتیا دەرێت هەموو شت شۆر ببوو ئەوها هێدی خەریک بووم دەستم ببم لۆ شتێکی لێکەمەوە دەرێ یەکسەر دەستیان گرتم گوتیە دەست بکشێشەوە ئەوە ئیتو نییە دەڵێ زۆرم پێ تەعەجب بوو ئەی من نییە گوتیان نە ئەوە ئیتو نییە تەماشا ئێرە هێکا سرم بەرز کردەوە دەڵێ جێیەکم دیت قەت جێی وا خۆشم نەدیت بگوتیان ئەوێن دەرئیتوە ئێرە چ نییە ئێرە لای خوارەیە دەزانێت تو چت کردیا ئەتوو بڕۆ هەڕوو بەسەکەەوە ئەوێن دەرجێیتوە ئەو جێت دیتێوەتی ئاتی بەو فعلەی ئەو شۆ کردت خوای گەورە ئەوێن دەری پێبەخشی یعنی بەڕێزان تەماشاکە تو نازانی خوای گەورە چه عەمەلێکت لێ وەردەگری لە پێغەمبەریان پرسی صلی الله علیه وسلم یا رسول الله ئێمە هەندێک عەمەل دەکەین خەڵق قسەی چاکمان پێ دەرێ یعنی شتمان پێ دەڵێ ئەوە چییە فەرمووی تیلکە عاجل بشرى المؤمن ئەوە موژدە و بەشارەتی ئیماندارە ئیماندار پێش ئەوەی بمری خوا مەلایکەتی لۆ دەنێری موژدەی بەهەشتی پێدەدا فەرمووی ئەو موژدەیە بە پێشکەتیە لەسەر زاری خەڵک پێی دەدرێ جا هەندێک خەڵک ئەوە لەسەر زاری خەڵک هەندێک خوای گەورە بە خەونێک نیشانی دەدا یعنی وەکو ئەو پیاوە ساڵحە ئەو پیاوە چاکە لەکن ئەو مامەستایەشی باس کرد بوو گوتووی مامەستا وەڵڵاهی ئەوە چەند ساڵە و حەدەسە ڕوویدا قەسەم بەخوا لەکن بە شەری خوان باز نەکردیە